بەڵێ لەیەکێک لە تەوەرەکانماندا باس لە پرۆسەی ئەنفال دەکەین لە چوارچێوەی یادی 37 ساڵەی پرۆسەی ئەنفالدا کە دەرحەق بە دژی گەلی کورد کراوە لەلایەن ڕژێمی باسی لە ناوچووە لە ڕابردوودا کە ئەم ڕووداوە ناشنیە تاوانکاریە بەرامبەر بە گەلی کورد کراوە. ساڵانە چەندین چالاکی و توێژینە و کۆنفرانس لەم بارەیەوە ئەنجام دەدرێت. جا ئێمە ئەمڕۆ لەم تەورەماندا باز لەو توێژینەوە دەکەین کە توێژینەوەی پەرپێدان لە زانکۆی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ مەکتەبی شەیدان و تێکۆشرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەندین چالاکی ئەنجام دەدەن لەگەڵ میوانەکەمان دکتۆر لاجان محەممەد سەرپەرشتیاری سنتەری توێژینەی جینۆساید و بنیاناتی ئاشتی لە زانکۆی سلێمانی و توێژی زیاتر لەم بارەیەوە دەکەین بزانانی ئایا توێژینەکان لە چ بارێکەوە بۆ ئاپلان هەیە لە داهاتوودا توێژینەوەی تری لەم بارەیەوە بکرێت و ئایا چالاکیەکان بەگشتی چین کە ئەنجام درراون لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. دکتۆر بەخێرهاتی بەیانی باش. زۆر سپاسانەکەم زۆر سپاس سەرەتا سەرینی ڕێز و نوازش بۆ گیانی پاکی شەهیدان و ئەنفالدا نانوێنین. زۆر سپاس بۆ بانگێشکردمان بۆ بەرنمەیە. زۆر سپاس بۆ هەمولایەک. سپاس بۆ تۆ. جا دکتۆر دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە گرنگی ئەم توێژینەوەی لە چیدا لەم توێژینەوەدا تیشتان خسۆتە سەر چ بابەتێک بە دیاریکراوی؟ بەڵێ ئێمە سنتەری توێژینەوەی جینۆساید و بنیادی ئاشتی و کە بەشێکی لە سنتەری توێژینەوە پەرپێدان لە زانکۆی سلەیمانی بە ساڵی 2023 دامەزراوە. ساڵ و نیوێکی ویستە دامەزرا لەلایەن بەڕێز پرۆفسۆر یاریدەر دکتۆر جەلال و مامۆستا ڕۆشنا لە کۆلێژی زانستە ڕامیاریەکان دامەزرێنرا. ئەوش بە هەوڵ و پشتیوانی بەڕێز سەرۆکی زانکۆ دکتۆر کۆسار و هەروەها ئەنجومەنی زانکۆ کە دەستێکی کارا و پاڵپشتێکی تەواویان هەبووە بۆ دامەزراندنی ئەم سەنتەرە و کارکردنی و لە ئێستاشدا پاڵپشتێکی زۆر باشن بۆ سنتەرەکە و بۆ کارکردن ئیشکردن لە پرسی توێژینەوە لەسەر جینۆساید بە هەموو جۆرەکانیەوە لەسەر ئاستی ناوخۆ و جیهانیدا. دکتۆر ئەم ساڵ دە ڕۆژ دیاری کراوە بۆ یادی ئەنفال و جینۆسایدی گەلی کورد و لە زۆربەی ناوەدە ئەکادیمیەکان و زانکۆکان و پەیمانگاکان سمینار و توێژینەوە و کۆنفرانس و ئەم بابەتانە بەڕاوچارۆک و هاوکاری شەمسانە لە پێشترا باسی کرد. ئەو هەماهەنگی کە لەگەڵ مەکتەبی شەهیدان ئێوە کردوتانە تایبەتە بە قەزیەی جینۆساید و ئەنفال کراوە بابەتی تریشە گرێتەوە لە ناویانە؟ بەڵێ سبەی ڕۆژی دووشەممە چواردەی چوار کە ڕۆژێکی فەرمیە و دانراوە بۆ یادکردنەوەی جینۆسایدی ئەنفال. ئەو ڕۆژە دانراوە بۆ یادکردنەوەی قوربانیانی ئەنفال. ئێمە وەکو سنتەری توێژینەوەی جینۆسایدی بنیادی ئاشتی لە زانکۆی سلەیمانی هەوڵمان داوەکەوە چەندین بۆ ئەو پرسە ینی بە پێی پێویست و گرنگی بابەتەکان ئەوانەی کە گرنگە لەو ڕۆژە باز بکرێ پانێڵێک ڕێک بخەین. سبەی ئەو پانێڵە ڕێک دەخەین لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو پانێڵە سبەی بەڕێوە دەچێت و تەوەرەکانی تایبەتە بە پرسی ئەنفالەوە. ناو نیشانی ئەم پانێڵە باس لەوە ئاکاتکەوە خوێندنەوەیەکی سەردەمیانە بۆ یاساکانی تایبەت بە پرسی تاوانی ئەنفال. و لەو پانێڵەدا چەند کەسێک بانگێش کراوە کە کەسی مختص و شارەزا و هەروها مامۆستای زانکۆ لە سلێمانی، مامۆستای زانکۆ لە هەڵەبجە و هەروها پارێزەری کە پێشتر خۆی پارێزەرێک کاکناسەح کە پێشتر ئیشی کردووە لەو کەیسانە بەڵێ کەسی ئەنفال و شەهیدان و هەروها بەڕێز پرۆفسۆر یاریدەر دکتۆرە سەیران باس لە پرسی ئەنفالەکات لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوخۆییدا. بەڕێز دکتۆر ئاوارە باسی قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەنفالەکە و بەراوردێکەکە لە ناو یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقدا و تا ئێستا بۆچی قەرەبوو نەکراونەتەوە. باشە دکتۆر بێگومان ئەم هەموو چالاکی کە باست کرد کاتێکی زۆری پێویستە بۆی تەرخان کرێت. چۆن ڕۆژ بەردەوام دەبێت ئەم توێژین؟ ئەمەیان ئەم پانێڵە ڕۆژێک بەردەوامە بێت، بەڵام ئێمە وەکو بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە، بەڵام ئێمە بەردەوامین لە کار و چالاکیەکانمان بەبەستنی سیمینار بێ، وەرکشۆپ بێ، کۆنفرانس بێت کە پەیوەندی بە جینۆسایدەوە هەبێت. چونکە سنتەری جینۆساید و بنیادی ئاشتی لە زانکۆی سلەیمانی ئێمە بەردەوام بە پاڵپشتی بەڕێز دکتۆر کۆسار و چەختکردنەوە لەسەر ئەوەی بەرنامەمان وایە کە ئەو سنتەرە جیاواز کار بکات لە سنتەرەکانی تر. یعنی بێجگە لە بەستنی سیمینار و وەرکشۆپ و پانێڵ و کۆنفرانس
لەسەر ئاستی ناوخۆ و نێودوڵەتیدا ئێمە کارمان ئەوەیە توێژینەوەش بکەین توێژینەوە یعنی ڕاستە زۆربەی سنتەرەکان بەڵگە و داتا کۆکەنەوە بەڵام گرینگە ئەو بەڵگە و داتانە لە توێژینەوەکان بەکاربێن بە شێوەیەکی ئەکادێمانە کاری لەسەر بکە سنتەرەکەمان و هەروها وەرگێڕانی ئەو توێژینەوە بیانیانە کە هەیە سەر زمانی تر بۆ سەر زمانی کوردی و هەوڵ بدرێت لە ڕێگەی ئەو توێژینانەوە لە سنتەرەکەمان بیر و ڕای ئەکادیمیەکان ببەسترێتەوە بە سیاست و یاسای هەرێمی کوردستان وەکاری بلێ لەسەر بکرێت لەسەر ئاستی هەرێم و عێراقدا وەکاردانەوەی ئەو توێژینانەمان هەیە هەبێت لە داهاتوودا ئەم توێژینانە کاریگەری هەبێت لەسەر دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری بۆ ئەوەی کەوا بە شێوەیەک کار بکەین بۆ بنیادی ئاشتی چکە بنیادی ئاشتی گرنگێکی زۆری هەیە کە ڕێگریەکە لە دووبارە بوونەوەی ڕوودانی جینۆساید لە داهاتوودا. باش دکتۆر زۆر باس لە وشەی ئاشتی ئەەکەیت و چەند جارێک ئاماژە بۆ ئاشتیەیە گەلی کورد گەلێکە لەوەتی هەیە بە درێژایی مێژوو گەلێکی ئاشتی خواز بووە تا ئێستا هیچ هەنگاوێکی ئەوەی نەبووە کە شوێنێک داگیر بکات پەلاماری شوێنێک با هێرش بکاتە سەر شوێنێک هەموو جارێک لە مێژووە ئەوەی کە خوێنینەوە هێرش کراوەتە سەر گەلی کورد ئاوارە بووە ئەتانوێت ئەم ئاشتیە بە جیهان بناسێنن بە جیهان بڵێن بە جیهانی دەرەوە بڵێن کە گەلی کورد گەلێکی ئاشتی خوازەوە گەلی کورد بە دوورە لە شەڕانگێزی و لە هەموو ئەو تاوانانەی کە بەرامبەری کراوە بەڵێ خۆی ئەگەر ئاشتی هەبێ لە هەر لە ناو هەرگەلێک زەحمەتە و ئەستەما جارێکی تر جینۆساید ڕووباتەوە خۆی ئەوەیە کە کاتێ یەکتر قبول نەکردن هەبێت و هەروەها شێرشکردنە سەر بیر و ڕاجیاوازەکان هەبێت لە کۆمەلگا لە ڕووی نەتەویە لە لووی کەرتوولە لە لووی زمانە ئەمەوە ئەکاکەوە وڵات کە ئاشتیتیانە بێت ئێمە بۆیکەوە هەوڵ بدەین لە ڕێگەی سنتەری توێژینەوەی جینۆساید و بنیادی ئاشتی کە ئاشتی هەبوو ڕێگرە بێ لە بەردەم دووبارە بوونەوەی زەنگی و مەترسیدان زەنگی مەترسی ڕوودانی جینۆساید لە داهاتوودا چونکە ئەگەر ئاشتی هەبوو یەکێک ینی ئەوەیە ڕێگرە بێ لە بەردەم ڕوودانی جینۆساید لە داهاتوودا لەسەر هەموو نەتەوەیەک لەسەر هەر هەمووگە ئێمە گەلی کورد بۆ ناسراوینکەوە ئەمفال و جینۆساید و زۆر شتی ناخۆشمان بەسەر هاتووە بەڵێ زۆر شتی ناخۆشمان بۆ هاتەوە بۆی کە ئەوەش زۆر ئاستەمە یعنی لە هەزر و بیری خەڵک دەربچێت و بەتەبا ئەو و ئەنفال و جینۆسایدەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە بەسەر نەتەوەی کورد هاتووە و گەلانی کورد هاتووە چ لە بارزانیەکان و فەیلیەکان و هەڵەبجە و هەروها ئەمفال و بێسەر و شوێنەکانمان ئەوانە زۆر زەحمەتە و ئەستەمشە هەریەک لەو کەیسانە بۆ خۆی یعنی ڕۆمانێکە ینی زەحمەتە لە بیر و هزری خەڵکەکان دەربچێ بۆی کەەوە ئێمە ڕێگر بین جارێکی تر گەلی کورد ئاوا نەچەوسێتەوە جارێکی گەلی کورد ئەو تاوانەی بەرامبەر نەکرێت ئێمە هەوڵ لە ڕێگەی ئاشتی و بڵاوکردنەوەی پرینسیپەکانی ئاشتی و یەکتر قبولکردن و لە نێوان مەزهبەکان و کەلتور و زمانە جیاوازەکان و خۆشەویستی لە نێوان کۆمەلگادا و لە ڕێگەی کۆمەلگەی مەدەنیەوە هەڵ بڵێن بۆی کەوا جارێکی ترگەلی کوردستان ئەم نەهامەتیە نەبینێتەوە. باشە جا دکتۆر لاجان لە قسەکان تا زۆر باست لە توێژینەوەی نێودەوڵەتیەکان بەڵێ ئەو توێژینەوانەی کە دەکرێت سەبارەت بەم پرۆسە و کەیسی ئەنفال ئایا تەنها توێژینەوەی ناوخۆی لە زانکۆکەدا یاخۆ توێژینەوەکانی دەرەوەش هەوڵتانداوە سوودی لێ ببینن و هەروەها دەمێ ئەو بپرسم کە ئەو کەسانی ئەو توێژینەوانە دەکەن خۆتان دیاریتان کردوون یان خودت خۆیان پەیوەندیتان پێوە دەکەن. سنتەری توێژینەوە و جینۆساید بنیادی ئاشتی لە زانکۆی سلەیمانی تا ئێستا لەو ماوەکەوەی کەمەی کە دامەزراوشە لە 2023 تا ئێستا چەند کۆنفرانسێکی بەستووە کۆنفرانسی بەستووە ئەو کۆنفرانسانە لێکەوتەکانی ئەوەیەکەوە ئەنجامەکەی کۆمەڵێ توێژینەوەی باسی لێ دەرەچێت و لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی ناوخۆی ئەو توێژەرانی کە بەشدارە بن توێژەری دەرەکی زۆرتیایە ساڵی پار 2023 کۆنفرانسێکمان بەست ئەو توێژرانەی بەشداریان تێدا کرده بوو لە ئەوروپا بوو لە ئەمریکا بوو لە ئوسترالیا بوو لە تورکیا بوو لە زۆربەی وڵاتە جیاوازەکان هاتوبوون بەشداری لە وڵاتە عەرەبیەکان ئەو چکە لە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان وەکو عێراق بەشداری کردو بوو کە بە ڕەگەز عەرەبن ئەوانش بەشداریان کرده بوو ئەم توێژینەوەانە کە لە دەرەنجامی ئەم کۆنفرانسانە دوای ئەوە بڵاوەکرێتەوە لە هەندێکی لە
لە گۆڤاری زانکۆی خۆمان و هەندێکشی لە زانکۆ لە گۆڤاری ئازبەرزەکانی جیهاندا زمانە بیانی خۆیان یاخود وەرەگەڕێکۆ سارەچی نووسم کورسێ دانیشە ناڵە پرسیار بکە بەڵێ ئێمە زانکۆی سلەیمانی ئەو مافی ینی یەکێکە لە زانکۆی سلەیمانی کە لە زانکۆ ئازبەرزەکان لە هەرێمی کوردستاندا و لە ئاستی عێراقشە بۆم ساڵدش ینی کە ئاستێکی زۆر بەرزێ بوو بۆیکەوە لەسەر ئێمە هەوڵ بدەین کە زانکۆی سلەیمانی بەم ڕەنکە بەرزە بمینێتەوە و توێژینەوەکانی لە ئاستی سکۆپەس و ئیمپاکت فاکتەر بڵاو بێتەوە. پێم بە پێویستمانزانی سنتەری توێژینەوە جینۆسایت هەبێ کار لە پرسی ئەنفال و جینۆسایت بکات بۆ بەڕەهەندە جیاوازەکان و کاردانەوەکانی ئەنفال و جینۆسایت لەسەر هەرێمی کوردستان کار لەسەر ئەو کاتکەوە توێژینەوەکانمان لەسەر ئاستی بەرزی جیهانی بڵاو بێتەوە بۆی زانکۆی سلەیمانیش بتوانێت سوود لەو سنتەرە وەرگێت کە ڕانکی خۆی بە بەرزی بهێڵێتەوە. باشە دکتۆرە بابەتێک هەیە کە زۆر گرنگە لە ئێستا لە عێراقا جیلێکی تازی سیاسی دروست بووە کە ڕەنگە زۆر چۆنەڵی خوێنەرێکی باش نەبن لە مێژوو لە ڕابردووی وڵاتەکەەوە لە ڕابردووی ئەو تاوانانەی کە حکوومەتی عێراق کردوێتی جا پرسیارەکە ئەمە ینی ئێوە هەوڵتان ناوە لەم سیمینارانەیە لەم پانێلانەیە کە ئەنجامیان بەتایبەت لەسەر کەیسی جینۆساید و ئەنفال و ئەو تاوانانەی کە دژی کوردکراوە هیچ هەوڵتان ناوە سیاسیەکان کاربەدەستانی عێراق بانک بکەنە ناو هۆڵی کۆنفرانسەکانەوە هۆڵی کۆبوونەوەکانەوە هۆڵی پانەڵەکانەوە بۆ ئەوەی ئاشنا ببێ بەم تاوانانەوە بتوانن لە ڕێگەی ئەوانەوە پەیوەندیەک دروست بکەن لە ناو ئەنجومەنی نوێنەران بێ لە ناو حکوومەتی عێراقی بێ هەروەکو ئاماژەشەکە جەنابێ بۆ هیچ نەبێ بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانە بێ کە سوکاری ئەنفالن. بەڵێ ئێمە لە مانگی 12 دیدارێکی تایبەت بە چەکی کیمیاویمان کۆمەڵکوژ یان چەکی کیمیاوی کۆمەڵکوژمان بەس ئەو دیدارەمان ڕێخست بڵێ زۆربەی ئەو کەسانی کە ئامادە بوون کەسی سیاسی بوون و ئەو کەسانە بوون کە ئەندام پەرلەمانی عێراق بوون و کەسێک بوون لە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ئەو کەسانە بوون کە پسپۆر بوون ئیشیان لەو توێژەرانە لەو مەجالە ئیشیان کردبوو بەڵێ ئەوان بە بەردەوام ینی ئەو کەسانە ئەهێنینە ئەیبەستینەوە بە زانکۆ بە کۆمەلگاوە بۆی بزانین تا ئێستا ئەم قەرەبووکردنەوەی جینۆسایت بۆ تا ئێستا تاخیر بۆ کەسوکاری ئەنفال و شەهیدان و ئێستاش ئەوەی کە باست کرد هەر لە پلانمانایە لە ماوەیەکی نزیکدا باس لەوە بکەینکەوە ینی باس لەوە بکەین بە مۆزوعیکەوە بۆ ئەڵی گەنج بۆچی تا هەندێکیان کەمتەرخە من لە خوێندنەوە و لە هەستی نەتەوایەتی ئێمە لەگەڵ مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانی چێتی نیشتیمانی کوردستان لە ماوەیەکی نزیکدا کۆمەڵێ زنجیرەیەک وەرکشۆپەکەین کە کار لەسەر ئەو پرسە بکەن و کار لەسەر ئەو کەنجیلێک پەروەردە بکەین کە ئیش لەسەر جیلێک پەروەردە بکەین کە ئیش لەسەر ئەوە بکە کەوا چۆن نیشتیمانیان خۆش بێ چۆن مێژووی نەتەوەکەیان بزانن چۆن بزانن چۆن وا بکە ئەو جیلە وا پەیوەردە بکەین کەوا ئیش بۆ ئەوکەنکەوە جارێکی تر جینۆسایت ینی ڕوونەداتەوە جگەلەوە ئێمە چەند کۆنفرانسی ترش لەم ماوەی لە مانگی 4 و 5 دکتۆریا خۆت پلانتان هەبی بێنە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئێستا لەسەر ئاستی سلەیمانی و لە ئێمە لەواچێ لە مانگی 8 لە دەرەوەی سلەیمانیش بیکەین لە مانگی 8 هەماهەنگیتان هەیە بەڵێ لە پارێزگاکانی عێراقا لە دەرەوەی سلەیمانی ئەگەرێکی زۆر هەیەکەوە لە دوای لە مانگی 8 لەوێ بیکەین بەڵام لە ئێستاە چەند کۆنفرانسێکشمان هەیە لە مانگی 4 کۆنفرانسێکمان هەیە لەگەڵ دامەزراوەی سەرۆک مام جەلال بەڵێ ئەو کۆنفرانسەکەمان دەربارەی هینە چەکی ئەتۆمیە لە کۆنفرانسە بەشداریمان کردووە بە توێژینەوە سنتەری توێژینەوەی جینۆسایدی زانکۆی سلەیمانی و هەروەها بەشداریمان کردووە بە بەڵگە فیلمێکی دۆکۆمنتاری ئێمە زۆر گرنگی بەوەشە دەینکەوە بەڵگە فیلمی دۆکۆمنتاری بەکاربهێنین لە ئیشەکانمانە و سینەما تەفعیل بکەین بۆی کەوا بچێتە ناو کۆمەلگا و ناو خەڵکەوە چونکە تەنها بە گوێگرتن کەسەکان ئیش یعنی باشتر لەسەر ئەوە ناکەم بەڵکو ببینم بە چاوە تەسیرێکی زیاترە بێ لەسەر خەڵکەکانە لەسەر جیلی داهاتوومان و کەوا کاردانەوەیکی باشترێ بێ بۆیە پێویستە سینەما لەسەر جینۆساید و هەروەها ئیشی دۆکۆمنتاری و بەڵگە فلیمی دۆکۆمنتاری ئیشی زیاتری لەسەر بکرێت و ئەمە کاری ڕاگەاندنە بەڕاستی. دوکتەر لەگەڵ سانایەوە سێ ڕۆژە میوانمان هەیە و بابەتمان هەیە لەسەر ئەنفال و لەسەر جینۆساید ینی بەڕاستی من حەزەکەم لەمە دووە
چۆنەڵی لایەنێکی تری ئەنفال و جینۆساید باس بکەین هەر ئەوە نەبێت دابنیشین گریان و شین و ڕۆڕۆکە بێکە 37 ساڵە بە بەردەوامی هەیە یعنی خۆشببختانە ئەم ساڵ لەم ماوەی سێ چوار ڕۆژە لەگەڵ هەر کەسێکە کە قسەمان کردو پرسیارمان کردو زۆر جەخر لە سەر بابەتی فیلم و بەرەمهێنانی فیلمەکەنەوە لەسەر جینۆساید و ئەنفال پێتان وایە ئیتر کاتی ئەوەیە کە لە ڕێگەی فیلم و لە ڕێگەی دۆکۆمنتەری تەلەڤیزۆنەکانەوە بتوانن کاریگەری زیاتر دروستکەن لەسەر ناوەندە گەورەکانی جیهانیش لە کەوانی کە کاربەدەست و بڕیار دەرن لەسەر هەموو قەزیەکان بەڵێ ئەوەی ڕاگەندە بە تایبەت ڕاگەیاندن تەسیرێکی زۆری کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا بۆی کار لەسەر ئەوە بکات لە ڕێگەی دەستگاکانیەوە پەخشی فیلمی سینەمایی و هەروەها ئەڵقا یان فیلمی بەڵگە فیلمی دۆکۆمنتاری بکە بۆ ئەوەیکەوە خەڵک ئاشنا بکە بە جینۆساید و هەروەها ڕاگەیاندنە کار بۆ ئەوواکەکەەوە چەخت بکاتەوە لەسەر قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووان جگە لەوە ئەم فلیمانە یعنی ئێمە لە زۆربەی کۆنفرانسەکانمانە عرضەکەین جگە لە کۆنفرانسێکی ترمان هەیە لەگەڵ کۆلێژی زانستە ڕامیاریەکان سنتەری جینۆساید و بنیادی ئاشتی لە زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی ترمان هەیە لە مانگی پێنج هەروەها ئەوەیە دەستور دوای 20 ساڵ هەر باس لە بەستنەوەی باوەیکەوە تا ئێستا 20 ساڵ و لە دەستوری عێراقا چی کراوە بۆ پرسی جینۆساید دەستەکان دکتۆر لاجان محەممەد سەرپەرشتیاری سنتەری بەڕێستان و هەروەها بۆ هەموو لایەنێکە ئەم دەستەکانە خۆش بە هیلاکمان کردی ئەمبانیە لە ستودیۆ بەڵێ